ناتوانم کاکە ناتوانم. کورە دەناتوانی غیرەتی بێ غیرەت ئەوە گەیشتین. غیرەتی چی کاکە ناتوانم. دە باشە ئیسراحەتێکەکەین و دوایی هەرێگرینەوە. باشێنەوە بەڵام زۆر قورسە. کورێ ئێستا تۆ دیکە ئەگەی جەرگێ بێ بە هەناری داتەپی و هەرچەند منیەم ئەم هەلاجە دوا بڕاوە دوکانی نییە. ئەگەهمم بارەگ بێ ئەمە مۆلی دەشتان کڕی؟ یا حافیز و یا مەحفوظ قەناسەکە هات. ئەی چی بکەی لەرە وەڵام مۆلی دەماگری خۆ بە ناشکوری نەبێ کارەبان لە نرخی نەبوانە و. ئاڕێم ئەمە یابانی ئەسڵەکەیە؟ بەخوا بە حسابی مارکەکەی بێ کورە باوانیەکتە ئەم یابانە بۆ خۆی بە دەقە و بە سانیە کارەبای نابڕێ کەچی ئەم هەموو مۆلی دەهێش دروست دەکا. ئێمەی کوردیش معدل مشکلەی ڕووناکیمانەیە و قوتیلەیەکشمان پێ دروست ناکرێت. ئەزانی بۆ ئەوان عەقڵیان هەیە عەقڵ. ئەڕێم ئەی ئێمە چیمان هەیە؟ ئێمە نەوتمان هەیە نەوت. نەوت لە شوێی تریش هەیە. مامۆستا ئاخر چ جۆرە نەوتێ؟ تێک نەچوویت؟ یعنی چی جۆرە نەوتێک؟ نەوت هەر نەوت نییە؟ نانە مامۆستا نەوت هەر نەوت نییە. نەوت هەیە تێکەڵی بەنزینیەکەن. نەوت هەیە خاص پڵیتەی عەلادین ڕقەکە عەیب نەبێ. عەیب نییە دەی؟ هەیە حەپەلوش ئەکرێ. نەوتیشمانەیە تیجاریە مامۆستا. لەم قسەیە نەوتی تیجاری یان چی؟ شتیوانیە ئەو قسانە مەکە. مامۆستا گیان ئەوە مەخسەی بنزینی تیجاریە. لێی تێکچوو پورە بنزینی تیجاریش نییە. بنزین هەر بنزینە و یەک نەوعەتەوە. ئەی بۆچی مامۆستا سیعرەکەی هەر گرانترە؟ ئەزانی بۆ چونکە چەنێ بووە دایمەی خوا هەیە. کەچی بۆ بنزینە ئەتیادێکە ئەبێ دائیمەی خوای لە ریزابی. دەوەڵڵاهی هەبێ و نەبێ ئەم ماستە گوریسێکی تیایە. یەک دوو نیو. دای بەساقەی کوڕبم ئەک بە قوربانی ئەو غیرەتم کوڕی هێناوتە بەسەرە بمێنە لای کەسە گورە خۆمانی خۆڵا بردە دەسوون ئەک بەساقە و کوڕی هێناو ئەوە نێماو هێواش و پیاوە هات. هێواش ئەوە چییە؟ ئەوە جەرەلحەبلە قوربان. جەرەلحەبل؟ ئەم هەموو زردە بۆزە لەگەڵ ئەو پیاوە فەقیرە و زەعیفەیە. ئوسوڵی یاری ئەم زەمانە وایە بە ساقە بوو. کۆرە ئوسوڵی چۆنە هەموو لەلایەک و لەلایە؟ ئاخر وەڵایەتر چی بکەمیش هەر ئەوەم دەستکەوە ئەی چی بکەم؟ ئەی باشە ئاخر تۆ چۆن یاریەکەکەی سوور کە ئەزانیەی دۆڕێنی ماڵێ بە قوڕ نەگیرێ. ئەی دەوەڵایەتر زروبەکە وایە لە دەسەڵاتی منیشان نییە. دازانی چی؟ بە قسەی منەکەی ئەم یارێ مەکە و ئیلغای کاکە ژیان بە قوربان سێ ڕۆژ ئێمە ئیعلانمان بۆ کردو بیتاقەمان فرۆشتۆ تۆ زۆر سەیری دەخۆتەوە. یعنی ئێوە ئەم هەموو بیتاقە و ئیعلان و بەزم و ڕەزما لەسەر حسابی ئەو زەعیفە داماوە فەقیرە کردوتانە؟ یاریەکە ئوسوڵی وەرە ئوسوڵ چییە؟ بە قسەی منەکەی ئەم یارێ نییە وازی لێبێن. زۆر باشە ئیلغا. ئیلغا چی؟ وەڵڵاهی بە شەرەفم ئەوەی ئەو یاریە ئیلغا بکە خوێنی ڕێژم. کوردایەتی ئێوە خۆش ئێستا کۆمپانیا باوە. کوردایەتی ئێوە خۆش ئێستا کۆمپانیا باوە. هەردەیەک ئەکەی شەش ماڵی تیانە ماوە. ڕوو لە هەردەیەک ئەکەی شەش ماڵی تیانە ماوە.
یعنی ئێوە لە پێرەوە ئاوتان نییە؟ کاکە پێرێکی هەفتەیەکە بزەبت. ئێ باشە ئێوەش وەکو ئێمە بیر لێبن؟ باشە ژیان بەوە چێتە سەر؟ ئەی چاچیە؟ یعنی ئەبێت لە ماڵەکەتا بیرێک لێ بیت و مۆریدێکی کارەبا و هەبێ و لایتێکی شەحنێ هەبێ و بەم ڕۆژگارێش خەریک بی بلووری چرا پاو بکەیتەوە. ئەبێ کاکە گیان ئەبێ هەموو شتێک کە هەوبوو لە ماڵەوە دوونەوە ئەی هەبێ. کورە دەبا بەخوا خراپتر نیە ماڵتان ئاوا بێ. ئەوە هەمووی نەتیجەیە کاکە. نەتیجەش دایم دوای سەبەب ئەکەوێ. ڕازەکەی نەتیجە دوای سەبەب ئەکەوێ ئیلا لە حاڵەتێکا نەبێ. ئەو حاڵەتەیش کە ئەوەیە سەبەب دوای نەتیجاکەوێ. تێناگەم. یعنی ئەوەیە کە دکتۆر لەگەڵ مەیتی نەخۆشەکە بچێ بۆ سەر قەبران. ڕازەکەی دکتۆر لێرە سەبەبە دوای مردووەکە کەوتووە مردووش نەتیجێ کورە دەبا بە باسی مەکە با بەرزی نەکەنەوە بۆ خاتی خوا. چی بەرز نەکەنەوە؟ نرخی عیادە. کورە کردیان چاوەکەم کردیان. بیشی کەن هەڵیەوە شێنمەوە. ئەوە نیت منەوە نیم بەچی ئازانی ئەوە نیم. ئەزانی بۆ چونکە واستەکەم لەو نەوعانە نییە بە تۆ هەڵوەشێتەوە. ئەی ئەگەر هەڵم وەشانەوە ئەوە نیت دەپە لە مەکەی بینی. سلام علیکم. سلام بەخێر بیکە. ئادەی باوکم گومرگم کرد. خۆ دیا سەتڵەکەوت. نابا بە سەتڵەکانم کۆمی چی؟ ئەمە چییە کاک؟ ئەمە هینە ماسیە ماسی زینە. ماسی سوورە بچکۆلەکان؟ سوورە بچکۆلە جوانەکان ئەزانێکی گومرگم کە با بڕۆم بەساقە بوو. ئەمە چەند دانێتیە جارێ؟ ئەمە بە برای خۆم بڵێم 140 ماسی بوو بەس هەژدەی قەزاو بەڵای جەنابتانی برمردن. هەی بەچی مردن؟ وەڵا لە سەیتەریەکەی ئەولانیە ئەمەنیان عەزێ داینتر بۆ مردن دەبە قوربانێ بم درەنگە گومرگ. وەڵاهی برا ناتوانم. ئەزانی بۆ تعلیماتم لا نییە منەوانە گومرگم. ئای چی بکەم چۆن گومرگن؟ وەڵاهی چیەکەی بە چوە هاتووی بە سەیتەرەکەی ئەو لای بگەڕێرەوە. وەرە بابە بۆ خاتی خوا چۆنە بە سەیتەرەکەی ئەو لای بگەڕێمەوە ئێستا من ئەی چارە؟ وەڵاهی کاکە جان چارە چییە من تعلیماتەکە لام نییە کە من ئەوانە گومرگکەم کاکە برا. ئاها وەرە سەیرکە وەرە. ئەمە لیستی ئەم گومرگەی ئێمەیە بە ناوی هەر دەست پێکە بە ناوی مارکۆتاییە ئابزانەتیایەتیشتیوە. بۆستە ئەمە گوێرەکە کامەتە ئەوە تا بە نەخوێن بزن پفەک ئەمە قاپوتی هەڵوژە کەمپوتی هەڵوژە کورە دەفەرق ناکە کەمپوتی هەڵوژە دیسان گوێرەکەیەکی تری یەک ساڵە ئەمە چیە وەڵا خۆ ئەمەتیانی کورتان کۆپانی ئەی باشە قەی ناکە ئەی چی بکەین چۆنە بێت کورە کاکە لێرە داینێ و بڕۆخوا حافیزە بێ یان ئەوە تا بەکوێ هاتووی بە عینی شوێنە بڕۆرەوە بیبەرەوە کورە بابەنەوە بەجێ ئەهێموو نەئەشگەڕێمەوە بەس وەرە کاکەیان سڵحەکەی ئەی لەو کەرە بۆ 21مان لەگەڵا کردووی کورە بابە من ئەو سڵحە ناڵم سڵحی شیرینی کورە کاکە نە ئەو ئەوەیە لە ترسی من بوێرێ شیرینی وەرگێ نە منیش ئەوەم بوێرم سڕی خۆم خەمە ژێر دەستی ئەمەوە ئەی کەواتە وەکو عەرزمان کردی بەچوە هاتووی بێ بگەڕێنەوە سەرمان مێشێنە کورە بە قوربانێ بم کورە بە ساقە من بۆ شۆ بگەڕێمەوە کاکە جان ناکرێت تعلیماتی ئایدە کورە دایکی چاک باوکی چاکیان چاکن هیچیان نییە زۆر مەمنونم زۆر سپاس دەکەم کورە بابە من ئەوە ناڵە مەڵم مردی خوا بە چارەیەکم بۆ بدۆزەرەوە کاکە جان ناکرێت سەرمان مێشە خوا کابراکی چی ناکرێت ئەی باشە ئێوە ڕۆژێ ڕۆژان بیرتان لەوە نەکردوێتەوە زەلامێ بە سەڵتێکەوەی ماسی زینەی بێ نابێ گومرگیکەن وایەکی حوتی بێ بوو وا ئەختەبوتێکی بێ بۆی چۆن نەبێت کاکە جان خەڵک کە ئەختەبوتی بێ بۆ ساقسەی لەگەڵاکەین ئێمە بیرمان لەوانە نەکرێتەوە و کەیفی خۆتە یعنی مشکلەی من نیە ئەرە وەڵا مشکلەی تۆیە وەڵا مشکلەی خۆتە وەڵا مشکلەی تۆیە وەڵای باوکم من بە مشکلەی خۆمی نازانم باوکم مشکلەی جەنابە مەخەسەر ئێمە وزە چیە و دەنگە وەڵای گەورە مەم کامرای ناڵێ ئیشەکانمان بکەین ئەوە هاتۆ لەو ساڵچە لە حانەیەتی ئێ کاکە واجبیەوە ئەوەی ئیشی خەڵک ڕاپەڕێن بۆی بکەن کورە کاکە ئەیا بەرم ئەوە زابتە کاکە ئەڵێ ئیلان و بیلان ئەبێ بۆم گومرکەن بۆی گومرکەن گەورم تیانە لە تعلیماتەکەی تیانە بۆ بارەکەی چییە؟ بارەکەی ماسی زینەیە بچکۆلەکان تیانە لە لیستەکە ئێدە حسابی هینی بۆ بکەن حسابی چی؟ جووتێ مراوی مراوی؟ ڕۆڵە مراوی بورجی کووە؟ وەڵاهی وان پێوتە وتیان تۆ مراوی کورە پیان ڕابواردووی مراوی خوا ئاکات تۆزێ ئاوی دەزەکەوێ ئای ئەمە چییە؟ بەختم سوتاوە؟ نەوەڵا بەختی تۆ نەسوتاوە چیەوە سیارەی دایرێ و ڕقم شینە و کەچی پیرێژنێکی دیایە لە پێشەوە پیرێژە چییەکە لە سیارەی حکومیە؟ چی بکەمەوە تا دانیشتووە ئەوە چییە؟ ئەوە سیارەیەکی گەشت دەبڵێکی ڕقمشینی دایرەیە ئەویش ئەوە لەوانەیە لیژنەی مشتریات بێت نە دوو قوڵینە نانی تیری دیایە نانی تیری چییەکە لە سیارەی حکومیە بۆ قادری خوا ئەرێ ڕۆڵە خۆ نایخۆن لە ماڵی نانکەرەکەەوە ئەیبەنەوە بۆ ماڵی مەسوولەکە
حي چییە؟ ئەمان چییە؟ بە قورعە حسابمان ڕووی چییە؟ یەک ئەستێرە گەورە سەریع بەرەو لای خۆمانیت عادی با تۆ سەیری کەم عادیت خوا بەراڕوەکە سەریعە خۆڵی سیاری حیمایە پێ هەتی تەقەڵ هەیە ئەمە بەو سورعەتە بێ بە تەسەوری من نەزانی بۆچی هاتووە گەنممان لێ بکڕێ خواوە عەقڵە بۆ تۆ بۆ ئێمە گەنممان کواتا بە خەڵکی بفرۆشین ئێمە خۆمان بە سواڵە ژین نە بە تەسەوری من نەزانی من نەزان هاتووە کارەبامان لێ قەرز کەوتەوە کارەبا شتیان ناوێ ئەی چییە؟ ئەم هاتنان بۆ هاتوون کۆمەڵێ مستەشار و خەبیر لای ئێمە بەرنەوە بۆ لای خۆیان یعنی لە ئەسێرەیەکی ترەوە هاتوون مستەشار لێ بە قەرزەکەن وەڵاهی نایەمێنێت چی نایەمێنێ لە خۆتەوە ئەوە چی بوو پێچی کردەوە؟ وەڵاهی یان پێچی کردوێتەوە یان جوان لەو قسەی تۆ بە ڕاستزان چی لێوە ئەو داماوە کەوتۆتە چاڵی کۆمپانیاوە ئاتۆ بزانە چی تریتە تۆ سیرکە تۆ ڕاوەستە پەلەم نێمەکە کاکە ئەی داوەشێن چییە؟ تۆ سەیری ئەمەکە وەرە خوا با تۆ سێسەی ئەو داوەشێنە بکەم وەرە ئەی لەوە عیب نییە تو خوا بە هەر پێنجیان موشی بن ئارە وەڵا هەر پێنجیان موشریفن کارۆن بۆ ئیشراف بە یەک ساراڕۆن بەسکەیەنەوە پێ ساران نووسن و پارەکەی وەرەگرنەوە دقەیچێکا گوناحن بێ قەزابی ئەرێ تۆ بۆ ئەمەنە مراقەبەی خەڵقەکەی نەو بیسوالە من ڕاقەبە ناز ماتە هەممەد ئیشەکەمەوەیە عەقڵە بێ ئەستێرەوانم ڕاوەستە وەڵا خۆ ڕازەکە ئەوان گوناحن لە چاق ئەم بەنزیخانەیە بەنزیخانەی برایم هاوڕە سەیریکە هادی ئەمەیە بەنزیخانەی چاوە لێ ئەو سایقە داماوانیان چۆن ڕیز کردو بە زۆر بۆیان فولەکەن لە بەنزی دقەی چیەکە هەرزانە بێ قەزابی هەرزانی چییە وز بابا بچمە سەر قەتعەکە 2 لیتر بە دۆلار ئەی دەتەوەوە سیاری ئەوە پیکەی تۆ چی دەوێ کاکە ئەمان وی برا چییە کورە باوانێکتە سایقێکە سایق کەچی لە دواوە سوار بووە یعنی گەڕ و شتەکانی بردۆتە دواوە نانا کورە خۆی سایقە کەچی لە دواوە سوار بوو زۆر عەجایب ئای تۆ کەس تو خاتۆ سەیری ملکە ئای باشە چۆن قاچێکاتە ئیستۆپ و کلاد و ئەمانە کورە خۆ لێ ناخوڕێ ئەی چی هەر بە عینوان سایقە بە عینوان هیچیشیکە لێ خوڕێ ئەوە ئەی ناسم تو خوا ئەوە کوڕی و کار بەدەستە فەقیرێ تازە تاعین بووە کورە داویشیان گونا حاتمان چیە بەسەر ئەی چیە لە وەڵا برا ئەمە چییە چی قەرە باڕیەکە وەرە سیرکە وەرە سیر ئەمە لە دایرە ئێوە دایرەیەوە هەمووی مۆزەف و مۆزەفاتە باش ئەو هەموو مۆزەف و مۆزەفاتە چییە لەو دایرەیە بۆ ئەوە بەتاڵەن بەتاڵە چییە بەتاڵە نەبیستووە بەتاڵەی مقەنەع بەتاڵەی مقەنەع یعنی چیە دەبزانم بەتاڵەی مقەنەع یعنی داپۆشراو جوان سەیریکە ئەنجا ئەمە کەی داپۆشراوە هەموو یاری بە دەرەوەیە لە دەرەوەی چۆ دەرەوەی عێراقیان هەرێم بەو خوایە معلوماتم نییە و نازارم خواحافیز مرحبا یاخوا بەخێر بەسەر چاو ئێمە ئەوانەین کە معاملەکەمان هەبوو یعنی معاملەکەی خۆتانە هی خۆمان یعنی ئێوە وەفتی ڕازیەکەن ئەی بۆچی یعنی هی دامە و نۆڕچێن نەبابە هی فوتبۆڵیان بەجددیتە ئەی بۆ نارە وەڵا بەجددیمانە بەڵام من بیستومە ئەوەی کە فوتبۆڵێنە کاتەمەنی لە 30 ساڵ بەرەوژوور تەقاعود دەکرێت بەڵام خوانەی بڕێ ئێوەیەکی 50 و بەرەو سەرەوە کوڕی باوکم خۆ ئێمە خۆمان شەق لە تۆ هەڵناین ئەی چیە شەقی تێڵەیە ئەچین سیاسەتی فوتبۆڵێنەکەدا ئەڕێژین چیدا ئەڕێژن سیاسەتەکەی پیرۆز بێ گەورم یاخوا بەخێر بێ ئەوە تا هات ئەوەی ئەم بەیانێتە عین بۆ پاقلاوەکەیمان خوارد بەخێر بێ گەورم پیرۆز بێ یاخوا تەشەکوری لطفت دەکەم زۆر مەمنون عەفو عەزیەتت چێشە عەزیەتی چی ڕۆژ باش خوشکی باش یاخوا بەخێر بێ گەورم زۆر سپاس دەکەم کورە ئەوەنم پێ خۆشە تەعین بووی لێرە ئەزانم بەخوا زۆر سپاس بۆ ئەو خوایە کە تۆ الحەمدولillah زۆر سپاس ئەرێ عیب ناکەی گەورە مێلم پیاوە گرتوتەوە ئەرێ احترامی کابراگرم بوو بە عیبە یاخوا بەخێر بێ گەورم سپاس دەکەم عیبە بۆ تۆ ئەم ماستاوکردنا کابرا سەعاتێکە تەعین بووە دوای ئەو مباشەرەکەم بۆ نەنووسیوە ئێشتا ئارێ تۆ ڕاستە گەورم زەحمە نەبێ وەرێرەوە عەفو ئەمرێشکە نەبوو نا بەخێر بێ گەورم زۆر سپاس گەورم عەفوم کە بەردەمیشتا فەرموو ئارێەوە تۆ نابێت تۆزێ عەقڵ بە دنیا بشکێ ئەم کابرا ئێستا کە لێرە تەعین بووە سەیری دەموچاویکە
پیاوێکی زیتەڵەی وریای عاقڵ دەموچاوی دیارە ئەمە ئیتر وردە وردە ئاچێتە پێشەوە ئوسوڵی ئەم دایرەیە مەژوایە ئەمە ساڵی کە نابە لێرە ئەبێ بە مدیری ئەم دایرێ ئەنجامنیش بۆ لێ ئێساوە خۆم ڕانێنم پێی بڵم بەخێر بێ گەورم جەنابی حاکم ئێستا تاوانبارێک گەهێنینە بەردەمت کە گەورەترین زوڵمی لە مرۆڤ و مرۆڤایەتی کردووە ڕاستەکە گەورم من شایەتم کە ئەو تاوانبارە دووبەرەکی خستوەتە ناو هەموو جەماعەتێکەوە هەر بەوەشەوە ناوەسێ حاشا لە ڕابردووی خۆیەکە و نایناسێتەوە گەورم ڕەوشتی ئینسانە گۆڕێ فریشتەی فریشتە ئاسا لە خشتابە گەورم جانبازێکە برا لە برا هەڵەجێڕێتەوە ئەو تاوانبارە بێنن ئەم تاوانبارە ناوی چییە؟ کورسی دەسەڵات